لە دیداری لە هەورشێرجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرۆکی سەرجەم زانکۆ حوکمی و تایبەتەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کە هەریەک لە دکتۆر سۆران جەمال تاهیر و دکتۆر میران محەممەد ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی بوون گفتوگۆکرا دەرباری بارودۆخی سیاسی و ئابووری و پرسی گەشەپێدانی پرۆسەی خوێندن لە ناوەندە زانستی و ئەکادمیەکان. لە هەورشێرجەنگی سوپاسی سەرۆکی زانکۆکان و لە ڕێگەی ئەوانیشەوە سوپاسی خۆڕاگری سەرجەم مامۆسایان و فەرمانبەرانی کرد کە سەرباری بێموچەیی و بەردەوامی قەیرانەکان نەیانهێشتووە پرۆسەی خوێندن پەکی بکەوێت و دڵسۆزانە بەردەوام بوون لە ڕاپەڕاندنی ئەرکەکانیان. لە هەورشێرجەنگی پشتگیری و پشتیوانی بۆ سربەخۆیی زانکۆکان دووپات کردەوە نیگەرانی خۆی نیشاندا لە بەمەرکەزیکردن و قۆڕیقکاری لە ڕێنمایی و بڕیارە زانستی و کارگێڕیەکان و ڕایگەیاند لە چوارچێوەی جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی پێویستە بەشێک لە دەسەڵاتە دارایی و کارگێڕەکان بۆ زانکۆکان شۆڕ بکرێتەوە و لە پێناو ئاسانکردنی ڕاپەڕاندنی کاروبارەکانیان و بەرزکردنەوەی ئاسی زانستی لە زانکۆکان و گرنگیدانی زیاتر بە توێژینەوە زانستیەکان. لە بەشێکی تری دیدارەکەدا لە هەورشێرجەنگی باسی لەو دۆخە هەستیاری ئێستا کرد و تەئکیدی کردەوە کە ئەولەوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزیە لەسەر جەم پارێزگەکانی هەرێم لەگەڵ تابینکردنی موچەی موچەخۆران وەک دوو پرسی گرنگ و ڕاشی گەیاند لە چوارچێوەیەشدا هەوڵ و هەنگاوەکانمان خستۆتە گەڕ. دووپاتیشی کردەوە کە جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی دەبێتە مای سەخامگیری ئابووری و سیاسی و هەر جۆرە دواکەوتنێکیش بۆ جێبەجێکردنی ئەو سیستەما دەبێتە هۆی ناسەخامگیری کە زەرمەندی یەکەم تێیدا هاوڵاتیانی هەرێمەکەمانە. تەئکیدیشی کردەوە کە گرنتی قوتی هاوڵاتیان و موچەی موچەخۆران بەندە بە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی و چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوانیان لەگەڵ پشتگیری بۆ تێپەڕاندنی ئەو بڕگەیی کە تایبەتە بە پشکی بودجەی هەرێم لە پڕۆژەیاسەی بودجەی گشتی بۆ ساڵی 2021 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئێستادا گفتوگۆی لەبارەوە دەکرێت. سەرۆکی زانکۆ حکومی و تایبەتەکانیش سەرنج و بیرروبۆچوونی خۆیان خستە ڕوو سوپاسی پشتگیری و پشتیوانەکانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردو هاوڕابوون لەسەر کۆی پرسەکان و پشتیوانی خۆیان بۆ جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی دووپات کردەوە.